يعني الذكري أتوقيتي بيفسيش ليره بيني وبين مطعمك داخل أما أو شويني استأوان سوينا هلا ناو مطعمي شنيا شويني كلا دروي مطعمي داما ناولو أصلا هيج تقنيتو ناو مطعم هرب أكو خاوم سلاوتان لێ بێت بینەرانی پایتەخت میدیام کاتتان باش لە باڵەخۆشەکەی فاخیر هەریریم لە شاری هەولێر هەڵبەت وەک دەزانن کە ئەمڕۆ لیژنەکانی قایم مقامیەت لە پارێزگای سلێمانی باڵەخۆشەکەی فاخیر هەریریان لە پارێزگاکە داخست ئێستا هاتوومەتە لای بەڕێزیان دەمەوێت قسەی بەڕێزی لەسەر بڕیارەکەی لیژنەکانی قایم مقامەتی قەزایی ناوەندی سلێمانی بزانم. سلااوت لێ بێ کاک فاخیر ئەم کاتت باش ئەگەر بفەرموویت ئێرە سپاس دەکەم. زۆر سپاس. ئەگەر پێم بڵێیت بۆچی باڵەخۆشەکەی فاخیر هەریری لە شاری سلێمانی داخرا؟ والله ئیدی داخرا بۆ کارەکەی چی بوو؟ بۆ کارەکەی ئەمە ئینجازەمان نییە ئینجازەی مەطعمی ئینجازە بەناوی مەطعمەشکێ دەبیناوەکەی بگۆڕێندان وڵی دوو مانگە ئەمن دوو پارێزەرم گرتیە بەس ئینجازەکەم لە دەرین تەواو نەبوو ئەمە چ بکەم. هیچ چێشخانەیەکی تر هەیە بە هەمان ناوەوە بێتم بۆچی دەڵی ناوێکی تر دەبێت بن؟ ناوچکەی لێ بووە ئەو چێشخانە بەناوی برنج بۆ ئێستا کردیتمانە باڵەخۆشکەی فاخیر دەبی ناوی برنجەکەی لادەین ئەوزا ئینجاز لای برنجەکەمان لادایە خەریکی دەرهێنانی ئینجازەی هەتا ئێستا تەواو نەبووە. کاک فاخیر بۆچی پێش ئەوەی بڵێن موڵاتەکەتان پێ بدرێتن ئێوە دەست بەکار بوون؟ کاکە لە هەموو شوێنێک مەطعمێک دادەنێ و دەچی ئینجازەکەی دەردەینی لۆ ئەوەی کە مەطعمەکەت دانەوە بزانی کە ئەتو خەریکی چی و لێژنەکە دێتە مەشادەکە ئەوزە ئینجازە دەدات. ئێستا چەند مەطعم دانایە مەطعمەکەم کردیتەوە ئەوزە لێژنەکان دێن تەمەشا دەکەن ئەوەی ئەو هاوکە لەسەر ڕێنمایەکانی خۆیان ئەوزە ئینجازەمان دەدەنێ. بە ئاگاداری لیژنەکان ئێوە دەستان بەکار کرد سەرەتا؟ بەڵێ ئاگاداری چۆن دەتوانێت ئەگەر لە سلێمانی نەچی خۆت نەناسێنی و ئاگاداریان نەکەی چۆن توانی کار بکەین؟ ناتوانانی کار بکەین. باشە لە هەموو شارەکان وێ پێشوەخت دەچی خۆت دەناسێنی ئەمن فلانم وهاتیمە لێرە کار بکەم و دەست بەکار دەکەم. باشە مادەم ئەوەن ئاگادار بووم پێشتر کە بەڕێستان دەست بەکار بوویت و خەریکی دەرهێنانی موڵەتی بۆچی ئەمڕۆ هاتوونەتە سەر چێشخانەکەتدایە؟ یەک شتت با پێ بڵێم ئەمە باڵیان لە ناو ئاوێ دەرینە ئاو باڵ دەبی شەو ڕۆژێک ئاوی لەسەر بڕۆلەوەی بۆن ساردی نەبی بە هیچ نەوعاچی دەرە نابین باڵ لە ناو ئاوێ بتایەتەوە دلە چەند دەبتای ئەوە هیچ ئەوە لەوەی خاوێنی کە پاک خاوێنترین شتە ئەمە دەیکەن ئەوە قبوڵ نەکرا دوای ڕسمیان بڵاو کردەوە لاچکی باڵی هێمە فڕی دەدەن ئەوەندێ ئاخیری باڵی ئەمە فڕی دەدەن لی دەکەینەوە ڕسمی ویان گرتیە ڕسمیان گرتی وەکو دەبیەوە لە عادی لە ناو تەشتێک کاکەمەوەی فڕە دەدەین هەموو ڕۆژێ دەبڕین و هەموو ڕۆژەش فڕی دەدەین یان دەکرێ ئەتوقوتیە بیفسێکی لێرە بینی وبێ مەطعمەکی داخەی نازانم ئەو قوتیە بیبسێت چییە؟ زۆر تەرکیزی دەخەیتە سەر ئەو قوتیە بیبسیە لە ناو ڕۆخە باڵەکان فڕێ درایە ئەوە زبڵەت فڕێ دەدرێت تەواو ئەویان تەسوور کردێ بڵایان کردەوە وەڵا ئێرە دادەی هیچ شتێکم نییە ئیدی دایان خست دەستیان خۆشی ئەمەش ڕێنمایەکان و چیان بووی ئەمە دەکەین وەڵی دە دەفتەرم بڕوا لە سەرفکردنی لە مەطبەخ و لە شتانە ڕێنمایەکی بی ئەمن هەر کردوم و هەر دەشکەم پابەندم بە هەموو شتەکانی ڕێنمایی تەندروستی بەڵام ئەوەشی نەدەویست ئاگدارم کەنەوە کاکە ئەو هایە سەرچاو تەبلیغت لەو نەهاتوو؟ نا وەڵی یەکسە دێن دادەخەن تەبلیغی چی لە خەوێدا موچ داخراب. باشە بە پێ گرتە ڤیدیۆیانەی کە بڵاو کرایتەوە ئەو لیژنانە کە سەردانی چێشتخانەکەیان کردووە باس لەوە دەکەن کەەوە ماوەیەکی زۆرە کار کراوە و ئەو شوێنێکەوە هەواکە پالکێش دەکات یاخود ڕادەکێشێت خاوێن نەکراوەتەوە هیچ کەم و کورتێک لە نێو چێشتخانەکە هەبوو کە بەڕێستان شکی پێ ببنی. باشە ئەو هەوا کێشەی وێن دەرکا خۆ مخەرەی لێ نییە کاکە ئەو ئەو دەڵێ هەوا کێشی مقەڵێ ئەوی مقەڵەی لێ بۆ وەختەوە قەپات کرای هەوا کێشک ئەمە ئەو شوێنەی ئێستا ئەوان چوینە هە لە ناو مەطعەمیش نییە شوێنێکە لە دەرەوەی مەطعەمی دامان ناوە لە ئەوەی ئەسڵەن هیچ شتێک نێتەوە ناو مەطعەم هەر پاک و خاوێن بی دا یعنی حتى بۆ ساردیشی نەبی لەو مەطعەمەکە هیچ شتێک لەو مەطعەمی نێتەوە هەموو ڕێنمایەکانمان جێبەجێکردی ئەکەم کوتێک هەبایە پێیان گوت بایم بەسەرچاو جێبەجێمان دەکردی ئەنی داخستنی نەدەویست ئەتوو بچی داخە و 65 کەسینان بڕکەی ئەو خواش قبوڵ ناکرد. چەند کارمەند لە چێشتخانەکە؟ 65 کارمەند لەوێ کار دەکات هەمووش خەڵکی شاری سلێمانی خۆشەویستن ئیدی دایان خست. باسییان لەوەش دەکرد دەیانگو بەشێک لە کارمەندەکان کارتی تەندروستیان نەبوو. کاکە 30 کارمەندم زیاتر هەیتی هەندێکیان نیتیان لە بۆی دەڕۆژ دێن و دەڕۆن دەبی سابت بی کارمەند ئەو زەولۆیان کەن خۆ ئەمەگەر کارتی تەندروستی لە هەر هەمووی دەرینم دەبی 2000 کارتی دەرینم لە هەر مەطعەمەش ئێستا فەرموو لێژنە چوویتە باڵەخۆشکەی عربەت دەرەجەیەک ترەخنە نەجی لە هەر ئەو هایە و چوێن دەر حینەن لەوەش سەر بە سلێمانیە باڵەخۆشکەی ڕێگای عربەت سلێمانیە ئەوە تە گەزە خۆشکەی فاخی لە شای سلێمانی بڕۆ لێژنەی بڕۆ چێتە چی بابچی ڕوونی هەگرەوە لە عەرز شوێنەکانم ئەمە پاک و خاوێنی لە سەروی هەموو شتە چییە بەڵام عەسادە چیە لە هەموو جێکی ئیدی
زمان وناوڕۆک و ئاهالۆ فلان دونێکە مەطعمی يعني اگر مطعم یەکە پێ داخن مطعمی برادران داخنی فلانی داخن لۆی فلانی داناخن يعني ئەوشتە زۆر ناخۆشە لۆ ناچنی فلانی دا کاکە من چم کردە لۆی من داخن يعني پێت وایە ئەو بڕیارەی ئەو ڕۆژدراوە کە داخرا هەر بابەتێکی هاوشێوە حەسادەتانە هیچ خەلەلم نەبووە و هەر خەلەلێکی هەشم بوو پێیان گوتم چام دەکرد خەلەکی هەش بی چای دەکەم ئەمن دووبارە پابەندی ڕێنمایەکانی تەندروستیمە بە هەموو نەواک ئەو پارچە باڵانەی باست کرد کەەوە زیادن و فڕێ دەدرێن چیان ئەوە لێرە ئەمن هەموو ڕۆژە 200 کیلۆم هەیە لەو پارچە باڵی هەموو ڕۆژ لێرە 200 کیلۆی لێ دەکەمەوە دەدەمە شوێنی ئاژەڵان يعني ئەوانش ئیسفادەمان لێ دەکەن باخچی ئاژەڵانش ئیسفادەمان لێ دەکەن ئیدی ئەویان تەسوور کردیەوە کاک فەقیر لقی چێشتخانەکانت چەند لەقن لە ئێستادا وەزعی چەنگە خۆشەکان چۆنە لە دوو چەنگە خۆشەکەی دۆچ ئەو ڕۆژ نەچوو بوو گوتیان دەرەجەیەک و دەستان خۆش چوو بوو نەمەت بەخ و چوو بوو هەمووی هەرەوە چی وێن دەرەوە تەماشاکەن ڕێنمایەکان گوتیان وەڵی دەستان خۆش دەرەجەیەکە لە دۆک لێژنەی تەندروستی چوو بوو لێرە هەروە لە هەولێر هاتن دەستخۆشیان لێکردن گوتیان ڕقەمیەکە لە خاوێنیش ڕقەمیەک چ بکەمەیدی پێشوازی خەڵکی دوهۆک لە باڵە خۆشەکەی فەقیر هەری چەنگە خۆشەکە والله لە خوای بەزیاوی دۆک تەواو و پێشوازیان لێکردین و هەموو دۆک نیوەی دۆک لای من نان دەخوایێت